بەخێرهاتن من نام سیدە ڕزگارە بەشداریم کردووە لەم پێشانگا جوانە خانمانەیە کە بۆ منەما چەنە مینجارمە بەشداریەکەم 5 بۆ 6 جارمە بەشداریەکەم لە پێشانگای نێودەوڵەتی و پێشانگای هاوبەش و کارەکەی من باز لە جلوبەرگی قەدیمی کۆن ئەکات کە پێکاتووە لە کراس و هاوڵ و کڵاش و پاوانە حەزم کرد ئەم کارم ببێتە جێی سەرنج بۆ گەنجەکانمان و دووبارەکردنەوەی ئەو جلوبەرگە قەدیمیە. هلا ئێمە وەکو خانمانی شێوەکاری هەڵەبجە ئەم ساڵ دووەم ساڵمە من خۆم بەشداریەکەم لەم پێشنگای خانمان کە تایبەت بە خانمانە هیوادارین ئەم پێشنگانە بەردەوام بێ بۆ ئەوەی هونەری هەڵەبجە و هونەری خانمانی هەڵەبجە بەرەو پێشوونی زیاتر ببین ئەگە بێت ئەم پێشنگانە بچێتە دەرەوەی هەڵەبجە بۆ شارەکانی کە بۆ ئەوەی دەست و پەنجەڕەنگینەکانی خانمانی هەڵەبجە لە هەموو هەرێمی کوردستانە دیار بێت. دەستخۆشی لە بەرەبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە ئەەکەین کە ئەم پێشنگای بۆکردن هیوادارین بەردەوام بێت. بە دڵنیایەوە پێشنگانە گەبێت و بەردەوام بێ سوودێکی زۆری ئەبێ بۆ خانمانی هەڵەبجە بۆ ئەوەی هونەرەکانی خۆیان زیاتر دەرەخن بۆی بەرە بە توانەکانی خۆیان بن بەردەوام بن لە ئیشەکانیان. ناوم شۆخان جەمالە و دەرچوو پەیمانگای هونەرە جوانەکانم ئەمڕۆ بەشداریم کردووە لەم پێشانگایە کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە هەستاوە بەکردنەوەی ئەم پێشانگایە کە دووەم ساڵە بۆ خانمانی هەڵەبجە کرێتەوە سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆیان کە گرنگیان بە خانمانی هەڵەبجەیاوە کە لە هەموو بوارەکاندا کارەکانی خۆیان نمایشکەن. ئەمڕۆ من ئەم تابلۆیم کردووە دوو پەیامم هەیە یەکەم فۆلکلۆری کە ئەو پارچانەیەوە یان ئەو شتانی کە هەمانە لە کۆنەوە بۆمان بەجێ ماوە بمێنێتەوە لە لامان و لە ناو نەچێت دووەمیش لە ڕووی ژینگەیەوە کە ڕیساکلینە بۆی ئەو فڕێ نەدرێت دووبارە من لە تابلۆیەکا بەکارم هێناوەتەوە.